لە خانەکانی لەشی مرۆڤدا بۆ ماوەمادەیەک هەیە لە شێوەی DNA-دا. ئەم بۆ ماوەمادەیە ئەرکیان گواستنەوەی سیفەتە بۆ ماوەیەکانە لە باوانەوە بۆ وەچەکان. ژمارەی کرۆمۆسۆمەکان لە خانەیەکی ئاسایی مرۆڤدا بریتیە لە 46 کرۆمۆسۆم کە دوان لەو کرۆمۆسۆمانە تخمە کرۆمۆسۆمەکانیان پێدەوتێت ئەرکیان دەستنیشانکردنی ڕەگەزی نێرومێیە. بۆ نمونە XX کە بریتیە لە ڕەگەزی مێ. و لە هەندێ باریدا گۆڕانکاری لە ژمارەی کرۆمۆسۆمەکاندا ڕوودەدات کەمەش دەبێتە هۆی نەخۆشی. بۆ دیاریکردنی ئەم نەخۆشیانە ڕێگایەک بەکاردێنرێت پێدەوترێت کاریۆتایپ. کاریۆتایپ چییە؟ کاریۆتایپ بۆ زانینی دەستنیشانکردنی هەر گۆڕانکاریەک لە ژماری کرۆمۆسۆمەکان یاخود لە شێوەی کرۆمۆسۆمەکان، ئەمیش لە کاتێکدا دەبێت کە نەخۆشیەکی بۆ ماوەی لە خێزان یاخود لە بارچوونی بەردەوامی کۆرپەلە یاخود کەمبوونەوەی وەچەخستنەوە. کاریۆتایپ ئەنجام ئەدرێت لە ڕێگەی وەرگرتنی نمونەی خوێن. نمونەی خوێن یاخود ئاوی دەوری منداڵ لە کاتی دووگیانیدا یاخود پارچەی وێڵاش لە کاتی دووگیانی یاخود لە دوای لەبارچوون. و هەروەها بۆ دەستنیشانکردنی ئەو نەخۆشیانەی کە بە کاریۆتایپ ئەنجام ئەدرێت، باوترینی نەخۆشیەکان بریتیە لە داون سێندرەم، تێرنە سێندرەم، پاتاو سێندرەم، کلینفلتەر سێندرەم، ئیدوار سێندرەم. ئەم شیکاریەش لە تاقیگەکەماندا ئێستا خۆشبەختانە ئەنجام دەدرێت. سمارت وەرچەرخانە.